خودای مەزن و میهرەبان بەڕێزان بەڕێز دکتۆر ئالان ئەمەسعید وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان، بەڕێز ڕاوێژکاری وەزیر مامۆستا جەبار جەمال غەریب، بەڕێز نوێنەری کۆنسوڵیای ئەمریکا، بەڕێز بەڕێوەری کۆمەڵگەی پەروەردەی بارزانی نەمر، بەڕێز بەڕێوەبەرانی باخچە و بنەڕەتی دواناوەندی بارزانی نەمر، مامۆستایانی بەڕێز، قوتابیانی عازیز، ئامادەبوانی خۆشەویست، سڵاوێکی گەرم پڕ لە ڕێز و خۆشەویستی پێشکەشی هەمووتان دەکەم. ئەمڕۆ ڕۆژێکی تایبەت و پڕشکۆیە لە کۆمەڵگەی پەروەردەی بارزانی نەمر، ڕۆژێک کە تێیدا بەرهەمی ئەندێشە و خەیاڵی یەکێک لە قوتابیەکانمان بەردەستی ئێوەی بەڕێز دەکەوێت، ڕۆژێک کە تێیدا دەتوانین بە شانازیەوە بەرەو پێشچوونی پەروەردەی و ڕۆشنبیری قوتابیەکانمان نیشان بدەین. مای شانازی و دڵخۆشی ئەمڕۆ لێرەین بۆ ناساندن و واژووکردنی کتێبی لە مانگە شەودا کە لەلایەن ڤیۆلا ڕەگەز ڕەشید لە پۆلی 11 نووسراوە و بڵاو دەکرێتەوە. In the name of Almighty and Merciful, distinguished guests, Honorable Minister of Education of the Kurdistan Regional Government, Dr. Alan Hamad Saeed, respected advisor of the Minister, Mr. Jabbar Jamal Gharib, esteemed representative of the U.S. Consulate, General Director of Barzani Namir Educational Complex, Mr. Dilshad, Principal of Kindergartens, Primary and Secondary Educational School, Barzani Namir Complex, respected teachers, dear parents, dear students, honorable attendees, ladies and gentlemen, esteemed guests and honored attendees. It's a pleasure for us to welcome you all today. We gather here for a truly special event, an event that celebrates creativity, knowledge, and achievement. Today we are not just introducing a book, we are recognizing an incredible journey of young mind that has transformed the ideas into words and the words into inspiration. We extend our warm and heartfelt greetings with the respect and appreciation to you all. Today mark special prestigious occasion that extended to dedicate the celebrating intellectual creativity and academic achievement of our dear students Viola Ragaz Rashid for her innovation and thought while reinforcing our commitment to educational progress and enlightenment. داوا لە بەڕێز مامۆستا جەبار جەمال غەریب دەکەین، ڕاوێژکاری وەزیری پەروەردە بفەرمێ بۆ پێشکەشکردنی وتارەکەی. It's our honor to welcome Mr. Jabbar Jamal Gharib, Advisor of Minister of Education. باینتان باش، پێخۆشحاڵم بۆ یەکەم جار لە کۆمەڵگەی بارزانی نەمر بە بۆنەی کتێبێک کۆ دەبینەوە. بەڵام ئەوەی پێخۆشحاڵ نیم پێ من ئێستا زانیمە دەبێت قسە بکەم، یعنی نازانم کاک ڕەگەز باش بوو بە تەلەفۆن پێ وتم بۆ دوا کەوتێتەوە کەلیمەت هەیە هەر چۆنێک بێ ئێمە لە باسی کتێبدا ماندوو نابین. دڵخۆشم بەوەی کە کتێبێک ئەوڕۆ کۆمان دەکاتەوە، لەوانەیە ئەو ڕووداوانە زۆر کەم بن، زۆر دووبارە بوونەوەی تێدا نەبێ. خۆزگە هەمومان بەو ئەقڵیەتەی ئیشمان دەکرد کە منداڵەکان یان قوتابیەکان ڕوو لە کتێب بکەن، چونکو تەنها شتێک کە دەمێنێتەوە لە ژیاندا ئەوەیە کە دەیخوێنیتەوە. من پیرۆزبایی لەو نەوەیە دەکەم کە زۆر بە ئاسانی دەستی دەگاتە سەرچاوەکانی معریفە. ئێمە ئەوانەی لە تەمەنی من تا 10 ساڵیش لە من بچووکترن زۆر بە قورسی دەستیان دەگەیشتە کتێبێک، ینی من لەبەر کتێبخانەیەک ئینتیزارم دەکرد سەعاتێک 2 سەعات 2 ڕۆژ تاوەکو گۆڤارێک دەگەیشت. بەس ئەو ڕۆنەوەی تازە دەتوانێت زۆر بە ئاسانی بە کلیکێک دەستی بگاتە سەدان و سەدان کتێب. ئەوەی لە مێژووی خۆشتدا کاتێک کە بە فیرۆ ناچێت، ئەو کاتێک کە بە فیرۆ ناچێت تەنها ئەو کاتەیە کە کتێبی تێدا دەخوێنیەوە، کە خەریکی کۆکردنەوەی زانستی دڵنیابە هەموو کاتەکانی کرد لە دەست چووە. ئەگەر بازنەیەک بکێشی لە پشتەری خۆت ڕۆژانە 8 ساعات بۆ خەوتن دانێ، 8 ساعات بۆ کاردانێ، ئەوە 16، 4 ساعاتش خەریکی قسەکردنی بەلای کەمەوە، بزانە چەند ساعاتیش خەریکی نان خواردن و جلەوەرکردنی. لەوانەیە تەنها هێڵێکی سووری باریک بمێنێتەوە
کە ئینسانی ئەو سەردەمە بۆ کتێبی دادنێ هەر بۆیە تەماشا دەکەین لە هەموو حاڵەتێکدا ئەمە لێک دوور دەکەوینەوە چونکو لە کتێب نزیک نین بۆیە من دڵخۆشم بەوەی قوتابیەک ئەو ڕۆخۆی جیا کردوتەوە لە برادەرەکانی لە ئێمە لە دەور و پشتەکەی کتێبی نووسیوە تەنها ئەو کاتە هی خۆیەتی چونکو من باوەڕم بەوە هەیە زەمن تێدەپەڕێت و تەنها داهێنان دەمێنێتەوە زۆر سوپاس بۆ جوانی و دانیشتتان پیرۆزە لە ڤیۆلاخان لە هەموو کەسانی بەو کارانەوە مادووبوون و زۆر سوپاس بۆ هەمووتان ئێستاش داوا لە بەڕێز مامۆستا دڵشاد جەعفەر بەڕێوەبەری کۆمەڵگەی پەروەردەی بارزانی نەمر دەکەین بفەرمێ بۆ پێشکەشکردنی چەند وتەیەک. Now it's time to welcome our dear General Director of Barzani Namr Educational Complex, Mr. Dilshad Jafar. At our school, we believe that education is not only in the classrooms, but to help the young minds, building strong character and inspiring those young minds and preparing them for the future life. We believe that Viola is speaking on the behalf of the students of grade 11 and the entire students of their age. Viola has chosen to do this, and writing such a book in this young age is proving that students are able to do that. As Mr. Jamal said that when we are preparing our time for writing, it's the time to have written our thoughts when it comes to the mind, and it goes easily if it's not being recorded. زۆر دڵخۆشم ئەو ڕۆلێرانە بەخێرهاتنی هەموو میوانە بەڕێزەکان و دەکەم بەڕاستی شانازێکی گەورەیە و ئەوە تەنها پەرتووک نابێت کە قوتابیانی ئێمە نووسیویانە جێگای شانازیە جێگای دڵخۆشیە بۆ ئێمە و ڤیۆلا یەکەم کتێب و نۆبەرەی کتێبی کۆمەڵگەی پەروەردەی بارزانی نەمر دەبێت و پاشان هەر لەو زوانە قوتابیەکی تر و مامۆستایەکی بەڕێز پەرتووکی دەبێت ئەمە دەستخۆشییان لێ دەکەین و دەرگای ئێمەش کراوەیە بۆی هەر کەسێک چ قوتابی چ مامۆستایانی بەڕێز دەستەی ئیداری حەزی لە کتاب نووسینە ئێمە هاوکار دەبین بۆ ئەوە زۆر زۆر سوپاس دووبارە بەخێرهاتنتان دەکەم. زۆر سوپاس بۆ مامۆستا دڵشاد. ئێستاش داوا لە بەڕێز مامۆستا دڵسۆز ئەوڵا دەکەین بەڕێوەبەری دواناوەندی کۆمەڵگەی پەروەردەی بارزانی نەمر با بفەرمێ. Now we are going to have a speech from our dearest principal, Mr. Soz Allah. سپێدە باش میوانانی هێژە ئامادەبوانی خۆشەویست. بەڕێز دکتۆر ئالان حەمە سەعید وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان، بەڕێز مامۆستا جەبار جەمال غەریب ڕاوێژکاری وەزارەت لە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان، بەڕێز مامۆستا ڕەگەز بەڕێوەبەری گشتی دیوان، بەڕێوەبەرانی گشتی بەڕێز مامۆستا فەرمی، هەروەها بەڕێز مامۆستا فریشتە، سەرجەمی میوانە خۆشەویستەکان، مامۆستانی زێدە ئازیز، دایکی خاتوو ڤیۆلا زۆر بەڕێز ئاشناخان زۆر بەخێر بێت. ئەمڕۆ خۆم بە خۆشحاڵ دەزانم وەک بەڕێوەبەری دواناوەندی و بەناوی دەستەی کارگێڕی قوتابخانەی دواناوەندی بارزانی نەمر شانازیەکی زۆر گەورەیە بۆ ئێمە. نۆبەرەی بەرهەمێک لەدایک دەبێت بە دەست و پەنجەڕەنگینەکانی خاتونێکی زۆر ئازیز، قوتابیەکی بەرهەمەندم کە دەکەوێتە بەردیدەی ئێوەی خوێنەر کە ئەویش خاتوو ڤیۆلایە، قوتابی پۆلی یەڵزە. دەستخۆشی لە هەموو ئەوانە دەکەم مادوو بوون. نەک ڤیۆلاخان، هاوشێوەکانی ڤیۆلاخان لەم قوتابخانەیەدا بەدی دەکرێت. ئێمەش وەکو کۆمەڵگەی پەروەردەی بارزانی نەمر هەوڵ دەدەین بەهرە شاراوەکانی قوتابیانمان بدۆزینەوە، بتوانین لە دووتوێ کتێبێکە پێشکەشی خوێنەرانی بکەین. دەستی هەموو لایەک خۆش بێت و سوپاسیان دەکەم. بۆ پەیوە بە نرخەکان و پەیوە جوانەکانی ڤیۆلاخان لە ناخی دڵمەوە
هەندێ وشە و دەربڕینم هەیە بە زمانی ئینگلیزی پێشکەشی ئێوەی بەڕێز و ڤیۆلاخانی دەکەم. دەستم خۆش بێت و تەمەند درێژ بیت بۆ ئەو دایک و باوکە بەڕێزەی کە ڤیۆلاخانیان پەروەردە کردووە و پێشکەشی ئێمەیان کردووە لەم قوتابخانەیە سەربەرزی. In the name of Almighty and Merciful, dear guests, Minister of Education Dr. Alan Hamad Saeed, Advisor of the Minister, family of the honored student, teachers, students, and all guests. دکتۆر ئالان حەمەد سەعید وەزیری پەروەردە بەڕێزان مامۆستایانی خۆشەویست قوتابیانی ئازیز هێوارانی قەدرگران خۆشحاڵم ئەمڕۆ لێرە ئامادەن بۆ بەشداریکردنتان لە مەراسیمی واژوکردنی یەکەم کتێبم بە ناوی In the Moon. ئەم کتێبە یەکەم ئەزموونی نووسینمە کۆکردنەوەی بەشێکە لەو وتارە نووسینانەی کە لە کاتی جیاوازدا نووسیمن. ئەمەوێت ئەوە بڵێم کە ئەم نووسینانە تەواو دنیا بینینی منە بۆ دیاردە و ڕوودا و ژیان. بۆیەش ئەمەوێت سوپاسی ڕۆمانووسی کورد کاک جەبار جەمال غەریب بکەم کە پاش خۆینەوەی کتێبەکەم زۆر هانیدان بۆ چاپکردن و بڵاوکردنەوەی. لە کۆتاییدا ئەمەوێت بڵێم زۆر دوودڵ بووم بۆ پێشکەشکردنی ئەم وتارە. دەستمدا پێنووس و وەرەقە وشەکان خۆیان بوون بە میوان. سەیرە لە کاتی قسەکردن وشەکان بزرن بەڵام لەسەر وەرەقە دێنە دیار. ئەوەش ئەو کتێبەی منە. ئەو وشانی کە بزر بوون و نەدەهاتنە دەرەوە لە زاری لاوی ئەو جیلە جا لە ترس بێ یان شەرم هەموو ئەو وشانم کە کتێبەکەی منیان دروست کردووە. هەرچەند پێیان ناخۆشە بەڵام زۆر سوپاسی بابم دەکەم کە هەمیشە پاڵپشتم بووە. هەروەها سوپاسی داکی خۆشەویستم دەکەم کە جگە لەوەی پاڵپشتم بووە ئەرکیکردنە کوردی ئەو کتێبەی گرتە ئەستۆ. بە سوپاسی کاک عەبدولواحیدیش دەکەم کە وەکو مامەک پاڵپشتی کردمە. دەستی هەموو لایەک خۆش بیتن. زۆرن ئەو نووسەرانەی کە بەرهەمەکانیان بە ژمارە زۆر نییە بەڵام بەرهەمی شاکار و جیاوازن. ڤیۆلا ڕەگەز ڕەشید قوتابی پۆلی 11 ماوەی 2 ساڵە خەریکی نووسینی کتێبێکە بە ناونیشانی لە مانگە شەودا. ڤیۆلا هەر لە منداڵیەوە حەز و خولیای خوێندنەوەی هەبووە. ئەو دەڵێت خوێندنەوە و نووسین بیری مرۆڤ فراوان دەکات. بۆیە پێویستە هەمومان گرنگی بە خوێندنەوە و نووسین بدەین. لە مەراسیمێکی شایستەدا بە ئامادەبوونی ئالان حەمەد سەعید وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان ناساندنی کتێبەکەی قوتابی ڤیۆلا بەڕێوە چوو. وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان وێڕای دەستخۆشی و پیرۆزبایی بۆ نووسەری کتێب و ئامادەیی نیشاندا کە پاڵپشتی هەموو ئەوانە دەکات کە بارەیەکیان تێدایە و پەرە بە تواناکانیان دەدەن. بابەتێکی گرنگە ئەمڕۆ یەکێک لە قوتابیانی کۆمەڵگەی پەروەردەی بارزانی نەمر
کتێبێکی نووسیەوە کە قوتابی پۆلی یانزەیە ئێمە دەستخۆشیان لەکەین و پیرۆزباییان لەکەین و هانی قوتابیانی ئێمە هەروە مامۆسایانی ئێمەش دەین بۆ نووسینی کتێب وە چەندین بابەتی دیکەش لەسەر ڕێە لەلایەن قوتابیان و هەروە لەلایەن مامۆسایان بۆ نووسینی کتێب بۆیە دەستخۆشیان لەکەین و وەزارەتی پەروەردە بەردەوامە بێت لە پشتگیریکردن و لە هاندانی گۆڕانکاری باشمان کردەوە عدووە لەگەڵ کاکەوراس لە بەرنامەیەک لە ئاڤاتیڤی باسی بکەین باس لەو گۆڕانکاریانە بکەین کە کردومانن و ئەوانەی کە دەکرێن بۆ ساڵی خوێندنی 2025-2026 بەڵێ نزیکەی 500 ناونیشانی کتێبمان گۆڕیوە ئەوەی کە کراوە دەتوانین بە تەفاسی لە بەرنامەیەک لەگەڵتان باسکەین. طبعا دەمەوێت لەسەرەوە دەست پێ بکەم کە ڤیۆلا هەر بچووکی هیوایەتێکی هەبوو ڕغبەتێکی هەبوو پاشنەچ هەبوو لە خوێندەرێکی زۆر باش بوو. طبعا لە 15 ساری دەستی بە شت نووسین دەکرد شتی دەنووسی کە تەمەنی بۆ 6 ساڵ گوت حەز دەکەم شتێکم هەبی ئەوانەی کە دەینووسم بیکەم بە کتێب کە خوێندمەوە هەستم کرد تەشجیعی زۆر تێدا لە بۆ ئەو جەنەرێشن ئەو جیلێ ئێستا کە هەیە لێ یعنی حەزم کرد ئەو کتێبەی پەبلیشکە لە بۆی سەپۆرتێک بلو ئەو گەنجانە کە ئێستا هەنا تۆزێک یعنی هەز دەکەن بزرن لە نێوان جیلی پێش و جیلی ئێستا جیلی پێش و جیلێکی خوێنەر بوو ژیان ئاسانتر بوو ژیان ئێستا بەرەو تەکنەلۆژیایە بەرەو ئەیە بەرەو ئینتەرنێتە سۆشیال میدیایە هەستم کرد ئەو کتێبە یاریدە دەرێکی باش دەبیلو ئەو گەنجانێک کە ئێستا هەناوانەی هاوتەمەنی ڤیۆلان و تۆزێک بچووکتر تۆزێک گەورەتر کە ئەو ترس و دڵڕاوچێنە ناویان هەیە دەتوانی تۆزێک ئارامیان بکاتەوە و ڕێنیشان دەرێکی بچوک بێ بۆیان بۆیە هەست ینی پێم باش بوو پەبلیشکە بابەکەشی بە هەمان شێوە بابیشی وای پێ باش بوو کە کتێبەکە بسێتە بواری بڵاوکردنەوە. دەمەوێت پێم بڵێ کتێبەکەی باز لە چ دەکات؟ باسی گەنجی ئێستا دەکە باسی ئەو جێژاوەی بیرکردنەوەیان و چۆن یعنی دوو دڵڕاوچەیەک هەیە ترسێک هەیە شەرم هەیە هەست دەکەن دائیمەن هەڵبژاردن هەیە ئەو هەڵبژاردنانە باسی هەڵبژاردنەکان دەکە کە ترسناک نین دەکرێت مرۆڤ تۆزێک ئازایانە بڕیار بدا و ڕێژیان بگرێتە بەر. کتێبەکەی بە چ زمانێکە و چەندەم بەرهەمیتی؟ بە زمانی ئینگلیزیە بەس خۆم بەرجەوانەکەم کردە ئەستۆ وەرم جەرەسە زمانی کوردی. یەکەم بەرهەمیتی؟ یەکەم بەرهەمیتی. و سەبارەت بە کتێبەکە ئەگەر دەتانەوێت بزان لەسەر چێ بخینەوە دەزانم. یەکەم بەرهەمتامە؟ بڵێ یەکەم بەرهەمە. وڵا ئەکید گرنگە زۆر گرنگە ینی ژیانێکی دیکەیە تو دەچێناوی زۆر مهمە پێم خۆشە هەموو تەڵەبەکان بخینەوە ئەو بنووسن. دوایە سۆشیال میدیا کاریگەری هەیە لەسەر خوێندنەوە؟ ئەکید کاریگەری هەیە سۆشیال میدیا باشە شێتی بە خراپە شێتی. بە ماوەی چەند ئەو کتێبە تەواو؟ تقریبا 2 ساڵە خەریکی ئەو کتێبێمە لە 15 ساڵی چارە ساڵی دەستم پێ کردووە تا ئێستا خەریکم. لە پلانت هەیە بەرهەمی دیکە هەبێ؟ ئەکید ئینشاڵڵا لە مستەقبلدا کتابی تکەم دەبێ بەرهەمی تکەشم دەبێ. کامیران تاهر کەناڵی پەروەردەیی هەولێر.